بەهۆی تەقینەوەی ئۆتۆمبیلێکی بۆمڕێژکراو لە ئەفغانستان 29 کەس کوژران 60 کەسی تر بریندار بوون لە دەرەوەی بانقێک لە پارێزگای هێلماند بەر لە جەژن. تالیبان بەرپرسیارەتی لە تەقینەوەکە ڕاگەیاند. داعش مزگەوتی بەناوبانگیان لە مووسڵ تەقاندۆتەوە ئەوەی ڕێبەرەکەیان دەوڵەتی خلافەتی لەوێەوە ڕاگەیاند. مزگەوتی گەورەی مووسڵ دەگەڕێتەوە بۆ سەدەی 12هەمین. چەکدانان لە فلیپین هەڵاتن دوای هەڵکوتانە سەر قوتابخانەیەکی سەرەتایی و گرتنی منداڵان بە بارمتە. لەم دەمەی داعش ماوەی مانگێکە شاری مەراوی داگیر کردووە. هێرشەکانی هاوپەیمان بە ڕێبەرایەتی ئەمریکا بۆ سەر ناوەندی ڕەقا چەرتر بۆتەوە و دانیشتوانەکەی لە ماڵەکانیان هەڵاتون. لەم دەمەی ئۆردوگای ئاین ئەیسا لەو نزیکانەوە بە پەنابەران پڕ بۆتەوە.